بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لێبێت. نەخۆشخانەی میهرەبانی وەک هەمیشە لە خزمەتی هەژار و نەدار و بێدەرەتانە بڕیاری داوە 63 نەشتەرگەری بێ بەرامبەر بکات تەنها بە سەڵاوات. لە چەند ڕۆژی ڕابردوودا نەشتەرگەریی بێ بەرامبەر بۆ ئافرەتێک کردووە کە دانیشتووی کۆمەلگای شاوێزە. ئەمڕۆ ئێستا ئێمە لەبەردەم ماڵی ئەو ئافرەتە داین. بە چاوی خۆتان ببینین کە لە نێو خانوێکی کرێی کەلاوەدایە هاوکات دۆخ و گوزەرانی چۆنە خۆتان ببینن بۆیە کاتێک میهرەبانی ئەو ماڵانە هەڵدەبژێری ئەو نەخۆشحاڵ دەبژێرێت کە زۆر هەژارە و کەسانێک شایەتی بۆ دەن کە پێویستە و محتاجە بۆی کە نەشتەرگەریەکەی بێ بەرامبەر بۆ بکرێت. لەگەڵمان بن با پێکەوە هەم ئەم خوشکە بدوێنین هەم ماڵ و گوزەرانیان ببینین. لەگەڵمان بن. سلام علیکم. دا چۆنن باشن؟ ئەحواڵتان وەزعتان تەندروستیتان چۆنە؟ باشن. پێمان بڵێ ئێوە چ نەشتەرگەرێکتان بۆ ئەنجام درراوە پێشتر حاڵەتتان چۆن بووە، چۆن ناڕەحەت بوونە، چی عملیاتەکەی بۆ کردن؟ خاڵێ رازین بێ دکتۆر درێژشینە هاوکاری کردم، یعنی بە پارۆشتیش بۆی نەکردم، بە یارمەتی بۆی کردم، یعنی عملیاتی گەدەمی کرد، زگوشتم زۆر گەورە بوو، عملیاتی ماعیدەی بۆ کردم. بەمنی گوتی ئەمن بێ پارە و بێ بەرامبەر و بێ هەمووشت ئەمن هاوکاری دەکەم، هاوکاری کردم. خاڵێ رازی بێ ئەمنیش پیاوم نییە و یعنی بڵم پیاوم هەبێ پارە وشتمە وەڵای کەسم نیە، سێ کچم هەیە، ئیشی ماڵان دەکەم. خاڵێ رازی بێ خانووەکەشم بەکرێ دەم و دەتم ئیشی دەکەم، خەڵک هاوکاریم بکە. بەڵدایە ئەو نەشتەرگەری کە بۆ ئێوە بێ بەرامبەر کرا ئەگەر لە نەخۆشخانەی تر بتکردبالێ یا لای پزیشکێتر چەند پارەی تێدەچوو؟ پارەم هەر نییە، هەر هیچ پارە. نەشتەرگەریەکە چەند پارەی تێدەچوو؟ وەڵی چل وەرەقا ئەوانەی تێدەچوو، چل وەرەقا و شتانێ. لە نەخۆشخانەی میهرەبانی بێ بەرامبەر بۆت کرا پشکنینەکان هەرچی هەمووی بێ بەرامبەر هەمووی بەبەلاش فەقیرە بۆ منیان کرد. خاڵیان رازی بێ خەستخانەی میرەبانی ئیشەڵڵا هەر سەرکەوتوو دەبێ. خوای گەورە یارمەتی ئەو کەسانش بداگە هاوکاری نژنی وەکو من دەکەن و یعنی ئەو خەستخانەیە هاوکاری فەقیران دەکا. خاڵێ رازی بێ خوای گەورە ئیشەڵڵا سەرکەوتووی دەکا خەستخانەی میرەبانی ئەو کەسانەش یارمەتی خەستخانەی میرەبانی دەدا. یا ڕەبی هەر سەرکەوتوو بن، خوا خێریان بنووسێ، خوا یارمەتیان بدا. زۆر باش. ئێستا ئێوە لە نێو ئەو خانوەدان لە کۆمەڵگەی شاوێز کرێکەی چەندە مانگانە؟ بەخوای برایەکەم 150,000 کرێم، یعنی کری ئەو مانگەشم نەداوە، ئەوە تانێژ ینی لاقم شکاوە، بۆیە من ئەو عملیاتەشم کرد وەرەوە تا ژیانی ماڵەکەشم ببینن. چی دەڵێ ئەگەر کە دکتۆر دلێر شینە نەشتەرگەریەکەی بێ بەرامبەر بۆ کردی ئامادەشی بڕیوە کە دەربڕیوە 150,000 کرێی مانگانەشت بدا بۆ مانگێک؟ زۆر زۆر سواسی دەکەم. خاڵێ رازی بێ ئیشەڵڵا خوای گەورە هەر سەرکەوتووی کە. یا ڕەبی خوا خێری بنووسێ، یا ڕەبی ئەو یارمەتی ئەو کچانەی منیدا یارمەتی منیدا خوای گەورە لێ رازی بێ، خوای گەورە بیپارێزێ، ئیشەڵڵا هەر سەرکەوتوو دەبن. بەڵێ بینرانی خۆشەویست، ئەوەی بینیتان ئەمە لە کۆمەڵگەی شاوێز بوو، ئافرەتێک کە وەکو باسی ژیان و گوزەرانی خۆی کرد لە پێشووتردا لە نێو چ ناڕەحەتیەکدا بوو. دوایەوە ئێستا نەشتەرگەریەکەی بۆ کراوە. شکر بۆ خوای گەورە لەسەر پێی خۆی وەستاوە و خاوەنی سێ کچە کە پیاوەکەشینە لە نێو خانوەکی کرێدایە. لەگەڵەوەی هەموو پشکنینەکانی بێ بەرامبەر بووە، نەشتەرگەریەکەشی بێ بەرامبەر بووە. نەخۆشخانەی میهرەبانی بڕیاریشیدا بۆ مانگی بەتایبەت ئەم مانگە کرێی مانگەکەی بۆ دابین بکە کە بڕی 150,000 دینارە. دادا ئەو بڕە کرێی کە دیاری کرابوو بەڕێستان ئەوەش 150,000 بۆی کرێی ئەم مانگەشتان لەسەر دەرچێ. خوای گەورەیە ئەو خەڵکەش دەتان بینی ئەوەی حەسبە هاوکاریتان بکەوە. خوا خێری ئەو کەسانە بنووسێ هاوکاری خەستخانەی میرەبانی دەکا. خوا خێری ئەو ینی ئەو نەفەرانەش بنووسێ. یا ڕەبی خوای گەورە بیان پارێزێ، یا ڕەبی خوای گەورە سەرکەوتویان کە. خوا خێری کاک دکتۆریش بنووسێ گەر ئەو هاوکاری بەدەستی من گەیاند کرێ خانووەکەم بدەم. زۆر زۆر مەمنون، سوپاسین گۆ دەکەم. فەرموو ئەوەش عیلاج و شتەکانی دیشم ببینن. سپاس دکتۆر دلێر شینە دەکەین کە هاوکاری ئێمە کرد. وەحزی دایکمی زۆر چاکردیە، دایکم زۆر قەڵە و ئێستا دەتان ئیشی ناو ماڵی حالم بکە.